وەکەزانین کە ڕۆژی سینۆ ڕۆژی وەرگێڕانە لە تەواوی جیهانە وابینین کە زۆرێک لە کتێبە هەرە دیارە جیهانیەکان و زمانە زیندوەکانی ژەبین وەرگێڕێتە سەر زمانی دایک بە خۆشحاڵیەوە لەم ڕۆژەیە لە تەواوی جیهانیشا چەندین چالاکی بۆ بۆنەوە ڕێکەخرێت. ڕۆژی پێنجشەممە لە کاتژمێر دەیبیانی تاوەکو ئێوارانی درەنگ با بڵین چەند چالاکیەک بەڕێوەچوو لەو ڕۆژاوێکێک لە با بڵین ئەو بابەسانیکردنی و چالاکیەکەیە بە ئەنجام گەێنرا ئەویش خەڵاتکردنی سێ وەرگێڕی دیاری نێو دنیای ئەدەبیاتی کوردین کەویش هەرێک لە بەڕێزان کاک مەریوان هەڵبجەی واروە بەیان سەلمان و جەلیل کاکە وەیسا کە بینین خزمەتێکی زۆر تایبەتیان بە تایبەتیش لە بواری وەرگێڕانە بەنێو کتێبخانەی کوردی کردووە. قسە و باس و گفتوگۆکەم هەم لەسەر ڕۆژەکە و لەسەر گرنگی وەرگێڕان و هەروە وەرگرتنی خەڵاتەکەش لایەن زۆر بەڕێز کاک مەریوان هەڵبجەیەوە کە وەرگێڕن و ئێستا لای من میوان. کاک مەریوان سڵاو لێ بێوارت باش بێ زۆر بەخێر بێت. زۆر سپاس بۆ تۆ. کاک مەریوان با سەرەتا لە ڕۆژەکەەوە دەست پێ بکەم لەگەڵێتوە باس لە وەرگێڕان و گرنگی وەرگێڕان کەم لە بەروی یەکێکی لەو وەرگێڕانەی کە بەدایان کتێبی زۆر تایبەت و ناوازەت وەرگێڕاوەتە سەر زمانی کوردی. خۆی وەرگێڕان چییە و چۆن کەسێک ئەتوانێت بڵین دەست بکات بە کاری وەرگێڕان؟ پێش هەموو شتێک گرنگە کە هەردوو زمانەکە بە باشی بزانێت و دوو کللتورەکەش بە باشی بناسێت، ینی ئەو دوو زمانی ئەو دوو کللتوری کە لە نێوانە ئیشێکە بۆنمە ئینگلیسی و کوردی هەر زمانێکی تر لەگەڵ زمانی یەکەم و دووەمەکە زۆر بە باشی بزانێت، مطالعەیەکی زۆر باشی هەبێ، ینی بەردەوام لە خوێندنەوەیکی باشا بێ، معریفەیەکی باشی هەبێ بە نسبەت مێژوو کللتوری ئەو وڵاتە بەگشتی چ لە ڕووی سیاسی و کۆمەڵایەتی، ینی تەنها بەس نییە کە دوو زمانەکە بزانێ وەرجێر بۆ ئەوەی بتوانێت ئەو پرۆسە بە باشی بکاتوە سەرکەوتوو بێتیاوە وەرجێڕانێکی باش ئەنجام بە بتوانێت لە ڕێگەی گواستنەوەی کللتوری ئەوی دیۆ بۆ ناوخۆی و بە پێچەوانەوە دەرگایەکی تر و دەرگاگەلێکی تر دروستتر بڵم بە ڕۆی جیهانی خۆیە و کللتورەکەی نەتەوەکیا بکاتەوە و بە پێچەوانەشەوە. بۆ ئەمە سەرەتایی ترین و بنیادی ترینەکان ئەمانن کە زۆر بە کورتی ئاماژەم پێکرد بۆ ناسینی باشترین بە شێوە خۆی بناسێ، کللتوری خۆی بناسیەوە کللتوری ئەویدی. ئەمەش پرۆسەیەکە زۆر لە توێرە سێنەکان بە سەختتر لە نووسینی ئەزانن لەوەی کە تۆ نووسەربی لە ژانرێکە لەبەرەوەی نووسەریت تەنها بە یەک پرۆسەیە ئەڕۆیت و بە یەک فلتەرە، بەڵام وەرجێر ئەبێ هەردوو جیهانەکە بە قۆڵی بناسێ و ئەزمموی کاوە ئاگایەکی باشی لێ هەبێ بۆی بتوانێت دیالۆگ لەگەڵ ئەوی ترا دروستکە، ئەوی ترێک کە بێنیهایەتەکە جیهانێکی فراوانی دەرەوەیە لە هەموو ئاستەکاندا و هەروەها بردنەوەی بردننی کللتوری خۆشێتی وە گەیاندنێتی بە ئەو لە ڕێگەی وەرگێڕانەوە. زۆر ڕاستە. کاک مەریوان بگومان لە هەر زمانێکی زیندوی جیهانیە کۆمەڵێک بڵێن نووسەر هەن کە ئەم کتێبانە ئەنووسنەوە و ئەرکی وەرگێرە کە بە زمانێکی پارا و تایبەت وەری بگەڕێتە سەر زمانی دایک بە بڵێ زمانی ئەو ناوچەیە، بەڵام بۆچی کتێبێک وەرئەگەڕێتە سەر زمانی زیندوی ئەو وڵاتە؟ بۆ نمونە ئەگەر دوو ڕۆمان نووسە بنێکیان کورد بنێکێکیان بە بڵێ فارس بن، هەریەکان ئەتوانن ڕۆمانێکی تایبەت بە هەمان چیرۆک و بە هەمان ناوڕۆک و بە هەمان بابەت بنووسنەوە، بەڵام ئایا خۆی گرنگی وەرگێڕانەکە لە چیایە بۆ نەو ئەدەبیاتی ئەو وڵاتە؟ هوەری وەرجێڕەکە توانای معرفی وەرجێڕ زۆر گرنگە، دەستیشانی ئەکا ئەوە کە هەڵی ئەبژێرێ چ بەرهەمێک ئێنێت بۆ نمونە لە ناو کللتوری ئەوی ترەوە بۆ ناو کللتوری خۆی یان بە پێچەوانەوە کە ئاماژەیەکی کورتم بەوە ئەبێ وەرجێڕەکارێکی زۆر ئەستەمی هەیە هەردوو کللتورەکە و بە مەفهومێکی تر لە ڕێگەی ئەو دوو زمانەوە دوو کللتورەوە جیهان بناسێ پوختێکی ئاگایی معریفە و دنیابینی وەرجێڕ ئەبێ بەرامبەر بە دنیا بە شێوەیەکی گشتی کە هەیە بوو ئەزانێ بۆ ئەم نووسەرە هەڵەبژێرێت یا بۆ ئەم ڕۆمانە هەڵەبژێرێت بۆ ڕۆمانێکی ترناڵە. ینی بۆ نمونە ئەگەر بە سادەتر بڵم جیهانی کووردا لە ئەدەبیاتی کوردات و دی دەسەخیتە سەر نالی پێگەیەکی گرنگی هەیە لە شعری کوردی و لە شعری ناوچەکە. ئەگەر نالی بۆ دنیا بینیەوە بۆ تۆسیفاتەی بۆ جوانی بۆ ئیشکردنی لە ناو زمانە بۆ ئەو جزئیاتەی لە پێکاتی شعریە هەیە ئەوە ئەکات وەرجێڕێکی نخبە دانەسقە بزانێ بۆ ئەمە ئەتوانێت بە گەورەی بچێتە ناو کللتورەکانی ترەوە پێشوازی لێ بکرێەوە بەشێک لەو ئیستاتیکایە لەو جوانی لە کللتوری کورد لە ڕۆحی ئینسانی کووردا لە ڕێگەم شاعیرەوە چێتەوە ناو نەتەوەیەکی تر کللتوریت یاخود لە نووسەرێکی هاوچەرخدا بۆ نمونە.
نووسەرێکی وەک بەختیارە لێ یاخود شێزار حەسەنیا هەر نووسەرێکی هاوچەرخی تری کووردا دنیابینیەکەی و ئەندێشەی ئینسانی و ڕوانینی بەرامبەر بە مرۆڤ و ڕوانینی دژە جەنگبوونی هەموو ئەمانە توانی هۆکار بێ بۆی بۆ دەسەبەی لە بەرهەمێک لەو هەڵە بشێریت بیبێتە ناو کللتورێکی ترۆ و نوێنەرایەتی تۆکە لە جیهانە لە کللتورە جیاوازەکانە لە ڕێگەی وەرگێڕانەوە ئەو نوێنەرایەتی تا چەند ئەتوانێت جێگیر بێ و سەرکەوتوو بێ لە ڕووی پرۆژەی فکری ئەو نووسەرەوە لە ڕووی توانە هوەریەکانی ئەو ژانرە ئەدەبی کە کاری تیا کردووە بۆ ئەبێ ینی هوەری سەختی وەرگێڕ لە پەنای ئەو جزئیاتە فەنیانی ترۆکە بێ بیزانێ بەشێکی تری گرنگی ئەوەیە دەست ئەخاتە سەر چ بەرهەمێکە تۆ لە پرسیارەکە ئاماژت پێکە وە چەندێک ڕنگانە و کاریگەری ئەبێ لەناو کللتورەکەی ترا. کاک مەریوان لە وەرگێڕانی بەشێک لە بڵێن ڕۆمان و ئەو بابەتە گرنگانی کە تۆ وەریەگەڕیتە سەر زمانی کوردی وە بڵێن چ زمانێک بەکار ئەهێنیت چکە هەندێک کات هەیە وەرگێڕەکان لەگەڵ ئەوەی کە تەجروبەیەکی زۆریانە بێت لەگەڵ وەرگێڕانە هەندێک کاتێ ئیتر ئاستی وەرگێڕانی ئەوان ئەچێتە ترۆپیان ئەچێتە بە بڵێن باڵاو و زۆر کاتێک خوێنەرێکی ئاسایی ناتوانێت لە خوێنانی لە وەرگێڕانەکەی ئەوان تێبگات. بۆ ئەمە ئەو ژانرە زۆر کاریگەرە ئەو ژانرە ئەو نووسەر و ئستایلەکەی کە چی ئەخوازێ لە تۆ لە زمانەکەی خۆیە بوونە ئەگەر داخێکی فکری زۆر بەرزی باڵا داخێکی فەلسەفی تۆ تەرجمەکەی ئەو دەخە خۆی هەڵگری ئەو تایبەتمەندیانەیە تۆ ناتوانانی لە زمانی دووەما لە زمانی بۆ نمونە کوردیەکەیە زمانێکی زۆر بتێ سادێکی تۆ سادە بەو بەکاربەری کە هەموو کەس وایە ژمارەیەکی زۆر زیاتر لە خوێنەر پەیوەندی لەگەڵ دروستکە ئەو فەیلسوفە و بیرمەندە تایبەتمەندی خۆی ئەوەیە بەشێک لە ئێستای زمانیەتی هوەری وەرگێڕەوەی پابەت بێ پێەوە ئەو زمانی بۆ هەڵبژێرە لە زمانەکەی خۆیان بەڵام جاری واشەیە دووسەرێک زمانەکەی زۆر ئاڵۆز نییە تۆ بێ کۆدەکانی ئاشنابی وە بزانانی چۆن لەگەڵی کارەکەی وە بە شێوەیەکی ڕەوان و زۆر پڕخوێنەر پڕچێش ئێنیتە ناو زمانەکەی خۆتەوە ئەوە پەیوەستە بە دەرکی تێگەشتنی قوڵی وەرگێڕ بۆ تایبەتمەندی و ستایلی ئەو دووسەرە بۆ نمونە لە جیهانی کوردیا زمانی زۆر لە نووسەرانی ئێمە هاوچەرخەکان و بەشێکی زۆریان شاعیرانەیەکی سیر هەیە لە ناو زمانیانە هەتاوانی کە چیرۆک ئەنووسنیان ڕۆمان ئەنووسن بەشێکیان کەوتوانی ئاماژیان پێ بکەین ئەم شاعرانە بوونا پێشینی شێعری کوردی و دنیای کوردی و خەیاڵیان و دنیا بینیان و ئیشکردنیان لەسەر خەیاڵ و زۆر پرۆژەی ترکە لە ئەدەبیاتی کوردیا پێشینی هەیە مانە هۆکار بۆ بۆی کە تۆ بۆ نمونە نەسری بەختیاری ئەخوێنیتەوە لە ناو ڕۆمانە هەتا لە مەقولاتی فکریشە جیانێکی زۆر تەسویری و شاعرانە هەیە و ئەمە ئەبێ لە ناو زمانەکەی ترا نەقڵ بێت و هین و سەرێکی فارس یان هەر نەتەوەیکی تریش ئەگەر هەڵگیری هاوچ تایبەتمەندیگەلێکی بە هەمان چەشنە ئەبێت بگاتە ناو زمانەکەی ئێمە ئەگەر نەگات ئەوە کێشەیە وەرگێڕ نەیتوانیەوە بە باشی بگەێنێ چکە ئەوە ئەمانەتێکە ئەبێ ئەو تایبەتمەندیە بگوازرێتەوە بە ناو زمانەکەی تر. کاک مەریوان وەکو وەرگێڕێک و کەسێکی دیاریش لە نێو ئەدەبیاتی کوردیە بەڕێوەچوونی مەراسیم لە ڕۆژی وەرگێڕانە بۆ کەسانی وەکو بەڕێستان وە بڵێن بەخشینی خەڵاتیش ئەمە تا چەند گرنگە بۆ ئێوەی وەرگێڕ؟ بێگومان زۆر گرنگە من زۆر دەستخۆشی لە پارێزگای سلێمانی و لە ئۆفیسی یونسکۆ لە شاری سلێمانی کە سلێمانی ئەو شانازیان پێبەخشین کە شایستی سلێمانیە کە پایتەختی ئەدەبی جیهان بێت لە ساڵی 2009 تا ئێستا کارێکی زۆر گەورە و مەزنیان کە چون بۆ شایەکی گەورە هەبوو ساڵانێکی زۆر دوای 30 ساڵ لە حکومڕانی کوردی نەتوانانی تۆ خەڵاتی کتێبی ساڵانە هەبێ خەڵاتی وەرگێڕانە هەبێ ئێستاش بێشومار بۆشایی هەیە کە ئەبوو وەزارەتی ڕۆشنبیری و حکومەت پڕی کردبێتەوە کە بەداخەوە نەیکردووە لەبەرەوە لە هەموو وڵات هیچ وڵاتێک نییە خەڵاتی وەرگێڕانی نەبێ ساڵانە لەو ڕۆژەیە بە تایبەتیان لە هەر ڕۆژێکی تاکە خۆی دیاری کردبێت مەبەستی بوو بێ ئەو وڵاتە بە پێی استراتیژی خۆی وە تەنها لە بواری ئەدەبیشانی وەرگێڕان لە ژانرە جیاوازەکانە خەڵاتی وە کتێب لە ژانرە زۆر گرنگ بوو زۆر بایی دڵخۆشی و دەستخۆشی بوو بۆ هەڵسوێنەرانی ئەو بەرنامەیەوە هیوادارم ساڵەکانی تر تۆکمەتر و پڕ بارتر و بە بەرنامەتر بەڕێوە بچێ زۆر یعنی نیشانیان لەو خەمساردیە زۆرێک کە هەیە لە وڵاتی ئێمەیە بەرامبەر بە بواری وەرگێڕان شتێک لە بایەخ و خۆشەویستیە جێڕێتەوە بۆ کەسانی لەو بوارەیە کارەکەن
وەرجێڕانیش لەو بوارە زۆر گرنگانەیە کە دنیای ئێمە لە هەموو شتێکی تر زیاتر محتاجە پێیوە پێویستێتی چکە نووسین بە شێوەیەکی گشت لە دنیای ئێمەیە کەمە وەرجێڕانیش زۆر کەمەوە کتێبخانەکانمان بەهۆی ژێردەستە بوون و چەندین قەرن سووتاندن و لە ناوچوونی کتێبخانەی کوردی و ئەوەشی کە هەبووە لە ناوبراوە و زۆریش هێژار بوون کەممان هەبووە لە هەموو نەتەوەی تری دنیا زیاتر پێویستمان پێەیە بەڵام کەمترین بایەخی پێین بە تایبەت لایەن حکوومەتەوە بێ پڕۆژۆ بێ سراتیش بۆ بەرامبەری لە ئێستاە هەوڵەکان زۆرتر شخصین وە خۆشەویستی تایبەت ئەو کاری کردووە کە وەرجێڕان پەرە بسەنێ لەم چەند ساڵی ئەخیرا و زۆر کاری باش بکرێت سەرەڕای هەموو کەم و کوڕێکان مای دڵخۆشین و پێدانی خەڵات لە ڕۆژێکی وایە و بتوانێت بەردەوامی هەبێ زۆر گرنگە و گرنگتر لەوەیە خانی وەرجێڕان بکرێتەوە جارێکی تر لە هەموو پارێزگاکان چۆن پێشووتر لە سلێمانی و لە هەولێریش هەبوو کتێبی چاپە کرد بە ئستراتیژێکی تر تۆکمەتر و جددیتر بە بودجەیەکی زۆر باش بکرێتەوە خانی وەرجێڕان چاپ و بڵاوکردن نەک هەمووی بێ هۆکارێکی زۆر ڕاستی بێەوەی پاساوێکی زۆر گرنگ هەبێت نەمان لە چەند ساڵ لەمەوە پێشە و ئێستا نین هیچ دەستگایکی حکمی نییە کە کتێب چاپکە و بە تایبەتیش لە بواری وەرجێڕانەکە بتوانێت ساپۆرتی وەرجێڕەکان بکە پشتیوان بێت کە بتوانن کتێبخانی ئێمە دەوڵەمەند بکەن. باشە بۆ ئەم سەپۆرتە نییە کاک مەریوانیانی بە بڵێن وەرگێڕەکان خۆیان بە بڵێن ئەگەر بڵم کەم تەرخەمن لەوانەیە کەم تەرخەمیش نەبن بەڵام بۆ ئەم بابەتە هەماهنگێ زۆرە نییە لە نێوان بە بڵێن ئێوە ئەو دەستگایانەیە زۆر بە کورتی بڵام لەبەرەوەی لە حکومەت نایوێ حکوومەتی هەرێمی کوردستان لە یەکەم ڕۆژیەوە تا 30 ساڵ تێپەڕە استراتیژی نەبووە استراتیژی بنیادی ئەولەویەتی فەرهەنگی نەبووە ینی فەرهەنگ کللتور کاڵچەر ئەولەویەت نییە لای حکوومەتی هەرێمی کوردستان نە لە وەزارەتی ڕۆشنبیری کە من و توێتیان نە لە حکومەت بە شێوەیەکی گشتی تر پرۆژەی تۆکمە و جددی نەبووە بەڵگەشم بۆ ئەم قسەیە بۆی بێویژدانی نەبیانی بوون منە ساڵهای ساڵە وەزارەتی ڕۆشنبیری حکومەت سەردانی پێشانگا نێودەوڵەتیەکانی کتێبەکە بە بەردەوامی بەبێ ئەوەی کتێبی وەرجێڕا بێتە سەر زمانانە بەبێ ئەوەی کاری بنیادی کردبێت بەبێ ئەوەی خەڵکانێکت ساپۆرت کردبێ بە باشی کە دانیشن زمان ئەزانن متەرجمن هەموو حیاتیان دانیشن بەسکاری وەرجێڕان بکەن یان لە پەنای کارێکی یەکەم و هەیانە بە ئاسوودە خەیاڵی و دانیشتنکاری وەرجێڕان ئەنجام بەن و کتێبخانەی کوردی دەوڵەمەند بکەن. لەم ڕۆژانەیە بۆ نمونە بە تایبەتیش مەبەستم لە سینۆیە کە ساڵانە ڕۆژی وەرگێڕانە لە تەواوی جیهانە وەرگێڕەکان ئەرکیان چیە بەڵێن ڕاستە مافیان هەیە بەڵام ئەو ئەرکەی لەسەریشانە ئەو ئەرکێکی هەیەی بەردەوام معرفی خۆی دەوڵەمەند بکە بخوێنێتەوە بە هەردوو زبانەکە سێ زبان نەزانێ هەر چەند زبان نەزانێ و بەرهەمی باشی وڵاتانی تر ئەوەی کە لە نەتەوەکانی وڵاتانی تر لە دەور و بەرمانایی کەن تازەترین کتێبکە بە فەڕەنسی چاپە بێ سێ مانگان بە فارسی بڵاوەکرێت و ئەو وەرجێڕە 500 لاپەڕە لە سێ مانگان شەو ڕۆژدانشی کاری لەسەرەکە ناکرێت لێرە تۆ لە بازارە ئیشێکی ترگە دوو ئیشی تر بکەیت ئەنجا بتێ کاری وەرجێڕانیش بکەیت کاتی کشکە ئەیکی بە عشقی خۆت شوێنێک نەبێت چاپی کا و پاداشتێکی باشن باتێ ئەمە کێشەکەیەوە ئەکا وەرجێڕی تۆ بێ پلان بێ بە بەرنامە بێ ئەوەشی کە پلان و بەرنامی چییە بە عشقی شخصی خۆی کارکە و تووشی دەیان گرفت و کێشە و گەورە ببێتەوە و نەتوانیانی قوربانی تر ئەیا لە پێناوێ و هەرچی ئەڕاتە پێشەوە زۆر لەسەر ژیانی ئەکەوێت ئەمە کێشەیەکی گەورێ لە وڵاتانی تری دەور و بەرمانە بەشێکی زۆری وەرگێڕان چ لە ڕێگەی کەرتی تایبەتەوە بێ کە حکومەت ناڕاستە خۆ هاوکاری بکات چ لە ڕێگای دەستگا ئەکادیمیەکان وەزارەتەکان و بودجەی حکومەتەوە بێ پشتیوانی کراوەوەی کە بتوانێت لە ڕێگەی ئەو وەرگێڕانەوە بژێی خۆی دابینکە و بژی بەڵام وەرگێڕی کورد ناتوانێت بژی ئەسەن ساپۆرتی تەزمینێک نییە کتێبێک چاپەکەی نازانی کوێ چاپیەکە بۆت شوێنێک نییەوە ئەمە گرفتی گەورەیە کە حکومەت بیری لێ نەکردوێتەوە و دیارە ناشێوێ بیری لێ ناکاتەوە بەداخەوە. باشە کاک مەریوان وەکو دواپرسیارم بۆ بەڕێزە تاوی ئەو کتێبانی کە وەرگێڕاوتە سەر زمانی کوردی بێگومان یەکێکن لەو کتێبانی کە هەمیشە جێخوایان گرتووە و زۆر تایبەتیشن لە لای خوێنەر بزانم لە ئێستا کاک مەریوان سەرقاڵی چییە چ کتێبێکی گرنگ لە ئێستا ئەو خۆی پێی گرنگە بۆ ئەوەی کە پێشکەشی کتێبخانەی کوردی بکات
من لە هاوکاتوەکە زانی لە کوردیەوە جێرانەکەم بۆ فارسی وە پێ پێچەوانەشەوە زۆر جاریش لە هەردوو بوارەکەی کارەکە بۆ نەشان و نامیشان شان و نامەنووسێکی ئێرانی لە بەردەسایەکەم بە کوردی و ڕۆمانیی ڕۆمانوسێکی کورد بۆ فارسی ئەوەیە کە هەرچی باشترینەکان بێ هەوڵم ئاوا هەڵی بژێرمەوە بە وەختی خۆی تەرجمەی بکەمەوە بۆ ناو تازەترین کارێکە لە بڵاو بێتەوە شان و نامەیەکی بەختیار عەلیەکە کردومە بە فارسی مۆڵەتی وەک بۆ دۆزەخ ئەی بێگونە هەن کە شاکارێکە پێش ئەوی بە کوردی بڵاو بێتەوە بۆی نردووە من چەند مانگ لەمەوە پێش وەرم جێراوەتە سەر زبانی فارسی و ڕۆشتۆ بۆ ڕقابەی ئێرانی و خۆشبەختانە دوای هەندێک کێشە و گرفت لە سانسۆری وڵاتە دەرچوو ئامادەیە بۆ چاپ کەواتە بابەتی تریش لە بەردەستا بەس لەو بڕای من ئێستا نەتوێت ئاماژەی بێگومان ئەمە بە حەقی خۆیان چون پێش و توش چەند ڕۆژێک لەم پێش کۆمەڵە چیرۆکێکی مامسە شێرزاد حەسەنم بڵاو بووە لە تاران کە ئەوەش بۆ خۆی پرۆسەیەکی دوور و درێژ بۆەوە گفتوگویەکی ڕەنگە تایبەتی بووە نووسەرێکی گەورە و کتێبێکی گرنگە لە ئەدەبیاتی کوردیاوە لە ماوەی 2 هەفتەیە کتێبەکە بڵاویەوە بە چاپی دووەم گەیشت و پێشوازێکی زۆری لێکرا و دەنگدانەوەیکی زۆریە بوو لە فەزای میدیا و ئەدەبی ئێران زۆر بەڕێز کاک مەریوان هەڵبجە یەکێک لە وەرگێڕ و هەروەها نووسەرە هەرە دیارەکان کە دایان کتێبی زۆر ناوازە و تایبەتی پێشکەش بە کتێبخانەی کوردی کردو زۆر خۆشحاڵ بووم کە لەم بەشەی پرۆگرامە لەگەڵم بووی کاک مەریوان بە هیوای کاری باشتر و کاری جوانتر زۆر سپاس بۆ ئێوەش. زۆر سپاس بۆ تۆ.